سلااوڕێز زۆر بەخێربێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 33 گەیشتینە ڕاهێنانی 11 دوو ژمارە کۆ دەکەینەوە ئەژمێر دەکەین پاشان کە ئەژمێرمان کرد ئەژمێر بکە بخەمڵێنە تاکو ساغ بکەیتەوە ئەژمێری دەکەین دەی خەمڵێنین خەمڵاندن واتە نزیککردنەوە دوو ژمارەمان هەیە 1987 کۆی دەکەینەوە لەگەڵ 936 بێگومان خانەییەکان لەگەڵ خانەییەکان کۆ دەکەینەوە 7 کۆ 6 یەکسانە بە 13 یەکسانە بە 13 ئەوە 13 بەڵام نابی 13 هەمووی لێرە بنووسم چونکە دوو ڕەنووسە تەنیا یەکەم ڕەنووسی دەنووسم خانەییەکان خانەکەی دەیان دەچم لێرە لە خانەی دەیانی دادەنێم خانەی پاشی خانەییەکان ئەوجە دێم کۆ دەکەمەوە 1 کۆ 8 یەکسانە بە 9 9 کۆ 3 یەکسانە بە 12 بەڵام 12 هەمووی نانووسم تەنیا خانەییەکان دەنووسم ئەو یەکەی دەبم لە خانەی سەداندا دەنێم ئەوجە دەڵێم 1 کۆ 9 یەکسانە بە 10 10 کۆ 9 یەکسانە بە 19 بەڵام 19 هەمووی ناینووسم تەنیا 9 یەکەی دەنووسم یەکەکەی دەبم لە خانەی هەزاراندای دەنێم ئەوجارێ دەڵێم 1 کۆ 1 یەکسانە بە 2 2 کۆ 0 لێرە هیچ نییە یەکسانە هەر بە 2 کەواتە دووەکەی لێرە دەنووسم ژمارەکەم بووە چ 2923 ئێستا دێم ئەو ژمارەی هەم بوو 1970 دەی خەمڵێنم 1970 لە چ نزیکە لە کاتی خەمڵاندن دەبیتە 2000 ژمارەکەی دیکەم 936 لە چ نزیکە لە کاتی نزیککردنەوە دەبیتە 1000 ئێستا یەکەچیان 1000 ئەوی دیان 2000 کە کۆیان دەکەمەوە دەبیتە چ دەبیتە 3000 چونکە سفرەکان هەر لەگەڵ یەک هەر دەکا سفر گەر تەمەشاکەین ئەو سفرانە هەر سفر ئەو سفرانەی خانەی دەیان هەر سفر خانەی سەدان هەر سفر پاشان خانەی هەزاران 2 کۆ 1 یەکسانە بە 3 ئەو ژمارەی بەخۆشم بەدەستم گەیشت بوو لە کاتی ئەژمێرکردن چەندە گوتمان 2923 کە نزیکە لە 3000 واتە ئەو ژمارەی خۆم گونجاوە و شیاوە و هەڵەی تێدا نییە چونکە نزیکە لە 3000 کە بەدەستم هێنایە لە کاتی نزیککردنەوەی دوو ژمارەکەم ئێستا تەواو بووین لەو ڕاهێنانەی دەچینە لای ڕاهێنانی 12 کە باسی چ دەکا باسی ڕاهێنانی 12 باسی ڕەنووسی نادیار بنووسە ڕەنووسی نادیار بنووسە گەر تەماشای 12 بکەین ژمارەك لە سەرەیە کەم ئەو ژمارەی خوارەوە بێگومان لە کاتی کەمکردنەوە و کۆکردنەوەش هەر ڕەنووس بە ڕەنووسە واتە ڕەنووسێک لێرەیە
کەم چار بووە بە 7. باشە، ئەگەر ئێستا 7ەکەی بینین کۆی بکەینەوە لەگەڵ 4 ئەو ڕەنووسە دەردەچی. چۆن؟ دەڵێن 7 سەرنج بدە لێرە کەمە بەس ئێمە کۆی دەکەینەوە، بخۆی کەمە بەس کۆی دەکەینەوە چونکە بە پێچەوانەیە. 7 کۆ 4 یەکسانە بە 11 کەواتە ڕەنووسەکەی ئێرە دەبی چ بی؟ دەبی 1 بی، چونکە 11 نییە دوو ڕەنووسی نانووسین لە یەک خانەی تەنیا 1 ڕەنووس، دەبی لێرە 1 هەبی. کە 1 هەبووە لە کاتی لێدەرکردن گوتیتمان 1 کەم 4 نابی، دەچین لەو تەنیشتەی دەی وەردەگرین، ژمارەکەمان کە دەمان وەرگرت دەبیتە 11، ئەو دەڵێن 11 کەم 4 دەبیتە 7 کەواتە ڕاستە 1. دەینە لای 13. ئەو جارەی کۆیە، با بزانین کو، با بچین کۆ بکەینەوە خانەیەکان لەگەڵ خانەیەکان. 6 کۆ 4 دەکات 10، سفرەکەی دەنووسین، یەکەکەی لێرە دادەنێ، پاشان دەڵێن یەکەکە هاتە ئێرە، پاشان دەڵێن 1 کۆ 8 یەکسانە بە 9 کۆ 6 یەکسانە بە 15، پێنجەکەی لێرە دەنووسین، یەکەکەش لێرە دەنووسین. ئەو جارێ دەڵێن 1 کۆ 4 دەکاتە 5 کۆ 9 دەکاتە یەکسانە بە 14، چارەکەی لێرە دەنووسین، یەکەکەش لێرە دەنووسین. ئەو جارێ چ دەڵێن 1 کۆ 3 دەکات 4 کۆ چەند دەکاتە 9 بێگومان 4 کۆ 5 کەواتە لێرە ڕەنووسی 5مان هەیە، کەواتە لێرە چ ڕەنووسەکمان هەبوو؟ 5. کەواتە ژمارەکە 5964 بووە وەختی خۆی، کاتی خۆی. لێرە باشتر وایە بێمە کۆتایی ئەو وانەی ئەو ڕاهێنانەی کەماینەوە لەوانەی داهاتوو شی تەڵیان دەکەم. هەتا ئەو کات هەر بژی.